خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان متمانەی بە کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان بەخشی بەسێکشی لە پەرلەمانتارانی پارتی دموکراتی کوردستان دەنگیان بە کاندیدیەکێتی بۆ جێگیری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی نەدا و بەهۆیە قوبات تاڵەبانی 15 دەنگی لە سەرۆکی حکوومەت کەمتر لە ناو پەرلەمان بەدەستێنە. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. پاش تێپەڕبوونی نزیکەی 10 مانگ بەسەر هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دانیشتێکی ئاساییدا پەرلەمان متمانەی بە سەرۆک و جێگر و وەزیرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. سەرۆک وەزیرانی کابینەی نوێمیش بەرنامەی کاری کابینەکەی خوێندەوە. ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. بۆیە لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بە بێجیاوازی. بەڕێزان، بە پێی هەموو ڕاپرسیەکان خواستی یەکەمی هاوڵاتیان ڕوبەڕووبوونەوەی گەندەلیە. خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەلی و ئەنجامدانی چاکسازیە و هیچ وەزارەتێک یان وەزیرێک ناتوانێت و ڕێگەی پێنادرێت لە دەرەوەی بەرنامەی حکوومەت ڕەفتار بکات. حکوومەتێکمان وەرگرتووە کە چەندین ملیارد دۆلار قەرزارە. ئەم قەرزانە کەلەکە بۆی ڕەوشی نالەباری دارایی دۆخێکی نەخوازراوە و لە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی دەنجی بە کابینەی نوێم نەدا. سەرۆکی فراکسۆنەکەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئۆپۆزیسیۆن بوونی ئەوان لە ئێستاوە دەست پێ دەکات. ڕاشی دەگەنێت دەبێ یاسا بەبێ جیاوازی بەسەر هەمووان جێبەجێ بکرێت. ئێمە ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبین، پشتیوان بەخوای گەورە ئۆپۆزیسیۆنێکی چاونەترس و چاودێرێکی چاوتیش بەسەر کاروباری حکوومەتەوە بەسەر وەزارەتەکانەوە. بەس ئەو داوایان لێ دەکەم ئەو سوێندەکەلێریان خوارد بەرامبەر بە پەرلەمان و بەرامبەر بە هەموو خەڵک ئێستا بینیوێتی، هیوادارم ڕاستکەن لەگەڵ سوێندەکەیان کە سێ بڕگەی تێدا بوو. یەک دڵسۆزی، هیوادارم دڵسۆزی خەڵک و خاچی هەرێمی کوردستان بن و خەمی خەڵکیان بێ کە ئەم وشەیە زۆر دەگرێتەوە دڵسۆزی و پارێزگاریکردن لە یەکێتی گەلی کوردستان. بەچی دەبێ ئەمە؟ بە دادگەری، بە خەمخۆری، بە دڵسۆزی، بە ڕاستەقینە و پاشان بەڵێنیان داوە و سوێندیان خواردووە کە ڕێز لە یاسا بگرن، نەک هەر ڕێز لە یاسا بگرن. بەڕای من پێویستە حکوومەت، سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، وەزیری بەڕێزەکان پێش هەموو کەس پابند من بە یاساوە کە لە خولەکانی ڕابردووە کابینەکانی پێشووی حکوومەت بە هەمان شێوە دێڕی جوان و سەکتەری گرنگ و مەشروعی ناودار ئەکرا بە بەرنامەی کار، بەڵام کردارمان نەبینی بە پێی پێویست. لەبەرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێین، بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێین کردار پێویستە ئەو پرۆژانە بسەلمێنێ. تێبینێکی ترمان کە وەکو ڕەخنە بەرامبەر بە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیگرینە بەر، ئەویش ئەوەیە کە پێویستە چۆنێتی جێبەجێکردنی ئەو استراتیجانە، ئەو هێڵە گشتیانی حکوومەت بخرێنە ڕوو، چونکە وتنی ئەو استراتیجانە ئاسانە، چۆنێتی ئەنجامدانی گرنگە و ئەو مادانەی کە لای ئێمە گرنگە و لای خەڵکی کوردستان گرنگە لە کارنامەی حکوومەتەکە بینرا، بە تایبەتی شەفافیت لە دۆسەی نەوت و دروستکردنی سندوقی داهاتی نەوت، تێپەڕانی یاسای چاکسازی، ڕێگریکردن لە بازرگانی بەرپرسەکان، قۆرخکاری لە بازاڕە و پێکێنانی هەیەیەکی دانووسان لە بریەوەی حزب و شەخص بڕوا لەگەڵ بەغدا دانووسان کە بۆ مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان هەیەیەک لە پەرلەمان پەسەند کرێ و بە یاسا ئەم دانووسانانە بکە. بەرنامەی کاری حکوومەتەکە خاڵی گرنگی تایە، بەڵام لای ئێمە عیبرەت لە جێبەجێکردنیایە. ڕکابەری سەرسەختی دەسەڵات دەبین لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای دیموکراسی بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بۆ فشارخستنە سەر دەسەڵات، بۆ ئەوەی ناچاری بکەین هەموو ئەو پرۆژانەی، هەموو ئەو بابەتانێک کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە جێبەجێ بکرێت. هەرچەندە هاوڵاتیان چاوەڕوانی زۆریان لە کابینەی نوێمە،
بۆ ئەوەی بتوانێت کێشە و قەیرانەکانی کابینەکانی پێشەخۆی چارەسەر بکات و پەندیان لێوەربگرێت بە تایبەتی کێشەکانی کابینەی هەشتم کە بووە هۆی برسیکردنی هاوڵاتیان و وەستانی پرۆژەکان و قەیرانی دارایی و تێکچوونی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. بەڵام مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە سەرەتای قسەکانی لە بەردەم پەرلەمانتاران و ڕایگشتی ڕایگەیاند حکوومەتی هەرێم زۆر قەرزارە دەبێت هاوڵاتیان واقع بن ئەوان ناتوانن بە شەو و ڕۆژێک کێشەکان چارەسەر بکەن. بۆیە لە ئێستادا کابینەکەی مەسرور بارزانی لە بەردەم ڕێگایەکی درێژدایە ئەگەر بێت و هەرزوو دەست بە چاکسازی بکات و هەڵەکانی کابینەکانی پێشووتر چارەسەر بکات ئەوە دەتوانێت متمانەی هاوڵاتیان بۆ حکوومەت بگەڕێنێتەوە. ئەگەر نا ڕەنگە هەرزوو کابینەکەی ئەویش هاوشێوەی کابینەکانی ئامۆزاکەی هەرزوو ڕوبەڕووی ڕەخنە و تووڕەی شەقام ببێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکەمان کاک سۆران سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین سەرنج و تێبینەکانی ئێوە لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانتیوە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە ئێمە سەرنجمان ئەوە بوو کە بەشدار نین لە ئەو پرۆسەی کە پێی دەوترێ متمانەدان بە حکوومەت بەو مانایی کە متمانەمان پێی نەدا و بەشدار نین لەو کابینەیە لە کارنامەکەیان نین. بۆیە ئێمە ئەمڕۆ ڕامانگەیاند ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی کارا دەبین لە چاودێری حکوومەت و لە بەدواداچوونی کارەکانی و لە دۆسیە گرنگەکانی پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵک پەیوەست بە چاکسازی و شەفافیەت و دادگەری. بۆیە ئێمە چاودێری دۆخەکە بووین و بەشداری پرۆسەکە بە متمانە پێنەدان بەشداریمان کردووە. بەڵێ بەس وتە ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبن. کارەکانی ئۆپۆزیسیۆنی کارات چییە یاخود دەتانەوێت ئێوە لە ئۆپۆزیسیۆن بووندا چی بکەن؟ حکوومەت ئەگەر لەگەڵ کارنامە و بەرنامەی خۆی هاتەوە و بەو پێیە کاری کرد ئەوە ئەرکی خۆی بەجێهێناوە و ئەگەر ئەمەی نەکرد ئەوە لای داوە لە ئەو بەڵێن و کارنامەی خۆی کە لە پەرلەمانی کوردستان تەنها خوێنرایەوە لە کاتێکا دەبوو بە هەمان شێوە دەنگ بەو کارنامە بدرێەوە ئەو کارنامەیە پەسەند بکرێ بۆ ئەوەی لێپرسینەوە و لێپێچینەوە لەسەر ئەو کارنامەیە بچێتە ئەجێندای متمانەدان بەم کابینەیە. بەڵام بەداخەوە ئەمە ڕووی نەدا لە پێشتریش ئێمە چەند جارێک ئەوەمان بیست لەلایەنە پێگەێنەرەکانی حکوومەت کە ئەم جارە کارنامەی حکوومەت سێکتەر سێکتەر دەخرێتە دەنگدان و متمانەی پێدەدرێ و زەمەنی تێدایە چونکە ئەوەی کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت ئاماژەی پێکرد هیچ زەمەن و هیچ وادەیەک نییە بۆ ئەوەی کە لەم بوارانەی کە بەڵێن دراوە کارنامەی کابینەکەیە چۆن دەکرێەوە بە چ زەمەنێک ئەمە دەکرێەوە زەمەنی یەکەم زەمەنی دووەم قۆناغەکان چین. تەنها وەکو کابینەی هەشت وتارێک خوێنرایەوە بە ناوی کارنامەوە کە کابینەی هەشتیش لە ڕاستیە پێکهێنەرەکەی 5 لایەن بوو کارنامەکە هەر 5 لایەنەکە نووسیان بەڵام بەداخەوە تەواو پێچەوانەی کارنامەکە بوو کارەکانی حکوومەت. بەڵێ بەس سەبارەت بە کاری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە کە دەڵێن ئۆپۆزیسیۆنێکی کارە یعنی بە دیاریکراوی ئەوە چی دەکەن یعنی کارەکانتان چی دەبێت؟ ئێمە ئەرکی خۆمان لە چاودێری حکوومەت بە دوواداچوون و نوێنەرایەتی خەڵک لە ئەو دۆسیە و پرسانەی کە پەیوەستە بە ژیانی خەڵک بە قوتی بە بودجەی بە موچەی بە خزمەت گوزاریەکانی و لێپرسینەوە و لێپێچینەوە لەو کارانەی کە حکوومەت دەچنە خانەی گومان و گەندەڵی و بەهەدەردانەوە و هەوڵەدەین لەگەڵ لایەنەکانی تر کە ئۆپۆزیسیۆنن
کاری پێکەوەی و هەماهەنگیمان هەبێ چونکە بەداخەوە لەم قۆناغا ژمارەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن بە هەر سێلایەنی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ حیزبی شیوعی دەبێتە 21 کورسی لە ڕووی عەدەدەوە کەمی کردووە بەڵام ئەگەر ئەم 21 کورسیە هەر 21 پەرلەمانتارەکە ئەدای کاری خۆیان بە ڕێکی و دروستی بکەن حکوومەتێک خۆی لە بەردەمیانە ناگرێت کە پابەند نەبێ بە کارنامەکەی ژیانی خەڵک باش نەکا خزمەتگوزاری نەبێ و قەرزەکانی کە لەلایەتی و ناوی نراوە پاشەکەوتی موچە نەیداتەوە ئێمە هەموو ئەوەی کە بەڵێن بووە لە لیستەکەمانە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن پێوەی پابەندین بە زیاد لەوەشەوە چیمان پێ بکرێت درێغی ناکەین. باشە بە زۆک و کاری پێکەوەی دەتوانن لەگەڵ یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ شوعی بەیەکەوە بەرێک دروست بکەن یاخوتی سکراوەتە ئێستا؟ تا ئێستا هیچ نەکراوە و ئەوەی هەبووە دەبینین لە متمانەدان بە حکوومەت هاو هەڵوێست بووین و لە چەند قۆناغێکی تریشە هاو هەڵوێز بووین بەڵام کاری کردداری لە دوای متمانەدان بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەست پێ دەکا کە من ومێ دەکەم ئەم چوارلایەنە پێکەوە بتوانین کۆمەڵی هێڵی گشتیمان بۆ کاری پێکەوەی و بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ پێشکەشکردنی پرۆژەی باش بۆ خەڵکی کوردستان بۆ گێڕانەوەی ئەو قەرزانەی کە پاشەکەوتی موچەیە بۆ شەفافیت لە داهاتەکانی هەرێمی کوردستان لەسەرەوەیان نەوت بۆ هەر بوارێکی تر کە پێویست بکە دەبێت کاری پێکەوەی و کاری لێگەیشتنی باشمان هەبێ کە ئومێ دەکەم باش ئێوە دەست پێش خەری دەکەن بۆ ئەم کاری پێکەوەی خۆتان سەرەتایەکی هیوا بەخشە بە دڵنیاییەوە چونکە خەمخۆرین بۆ ئەوەی بەرەی ئۆپۆزیسیۆن کە نیوە کەمی کردووە پەرتەوازە نەبێ لاواز نەبێ بتوانین کۆی بکەینەوە و کاریگەری خۆی هەبێ. باشە سەبارەت بە هەر دانیشتەکەی پەرلەمان ئەو جیاوازەی کە دروست بوو لە مەسەلەی جیاوازی ژمارەی دەنگەکانی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی کە 88 دەنگی بەرەستێنە لەگەڵ قوبات تاڵبانی کە 73 دەنگی بەرەستێنە هۆکاری ئەم جیاوازیە چی بوو هیچ ناکۆکیەک دروست نەبوو لەمڕۆ لە ناو پەرلەمان؟ ئەو سێلایەنە کە ئەمڕۆ پێگەنەری کابینەی نۆبوون و وەزیرەکانیان متمانەی وەرگرت ڕێکەوتنیان هەیە و لە ڕێکەوتنەکانیشیانە هەمویان پابەندی خۆیان بە ڕێکەوتنەکەوە ڕاگەیاندە بوو بەڵام دیار بوو هەندێک لە دەنگەکان با بڵێین هەموو سێلایەنەکە پەرلەمانتارەکانیان دەنگیان نەدا ئەوەی پەیوەست بوو بە جێگری سەرۆکی حکوومەت وەکو کاردانەوە بەرامبەر بە بەشداری نەکردنی دەنگدانی فراکسیۆنی سەوز لە متمانەدان بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کەوتەوە و ئەو کاردانەوەی وای کرد کە فراکسیۆنی سەوزیش لە هەندێک لە وەزیرەکانی پارتی دیموکرات جۆرێک لە کاردانەوەی هەبێ بەوەی هەندێک لە ئەندامەکانیان وەکو کاردانەوە دەنگ نەدەن توانم بڵێم ئەمە جۆرێک لە بێمتمانەیی بە یەکدی لە کاتێکا کە ئەوان ڕێکەوتنیشیان هەیە لی خوێنرایەوە ڕەنگە نیگەرانی لە نێوان خۆیانە دروست کرد بێ بەڵام دوجار پرۆسەکە تێپەڕی هەرچەندە بەداخەوە هێشتا ئەوانەی کە پۆستی باڵای ئەم وڵاتە وەرەگرن ئەوەندە بەلایەنەوە گرنگە ژمارەیەک بێنن کە بڵێن زۆرە ئەوەندە بەلایەنەوە گرنگ نییە کە کار و بەرنامەیان چی دەبێ یاخۆ چی دەکەن باش ڕەنگەوە حاڵەتێکی نەفسی بێ بۆ هەرێکێک لەو کاندیدانەی کە کێ دەنگی کەمی هێنا کێ زۆری هێنا هۆکارەکەی چییە لە کاتێکاوان ڕێکەوتنیان هەبوو هەر کەس ڕێکەوتنی هەبێ بێ بەڕاستی پابەند بێ بە ڕێکەوتنەکەەوە. باشە بە زۆک و پەرلەمانتاران ئێوە ڕۆڵتان چی بوو لە دانیشتنەکەی ئەمڕۆ تەناوەیە کە ئێمە بینیمان هەندێک لە پەرلەمانتاران چەپڵەشیان بۆ
سەرۆکی حکوومەت و بۆ وەزیرەکان لێدەدا کاری پەرلەمانتارە چاپڕە لێ بدات یاخود ئاساییە؟ وڵا جاوە کێ چەپڵی لێداوە بێ خۆی وەڵامیەوە بداتەوە لە ڕوانگەی ئێوە بۆ ئەوە بەشداری کۆبوونەوەکە بووین تاکو و ئێمە بۆ بەشداری کۆبوونەوەکە بووین تاکو و پێیان بڵین ئێمە متمانەتان پێ نادەین و چاودێریتانەکەین و بۆ ئەدای کارەکانتان لە ئایندە ئەمەش مانای ئەوە نییە کە ئێمە دژی ئێوەین ئێمە پشتیوانی سەرکەوتنی کابینەی نۆ ئەبین کە بەڵێنەکانی بێنێتە دی و لێ پرسیینەوەی لێ ئەەکەی نەگەر نەیتوانی لە ئاستی داخوازیەکانی ئەو متمانەیە بێ لە ڕاستیە کاری پەرلەمانتار چەپڵە لێدان و هەندێک شتی عاتیفی نییە دامەزراوەی یاسادانان مەهامی گەورەتر و گرنگتری هەیە و ناشبێ ئەوەندە بە حساسیەتەوە مامەڵە لەگەڵ یەک بکەین پێمان وا بێ ئەگەر ژمارەیەک هەفتا بێ کەمەوە ئەگەر هەشتا بێ چەپڵەی بۆ لێدەین و زۆرە بەداخەوە ینی هەرچەندە من لە بەشێکی زۆری ئەو چەپڵە لێدانەوەوانە هۆڵەکەم جێهێشت بوو لەوێ نەبوو. بەڵ زۆر باشە بە سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان لە ڕەتکردنەوە و متمانە پێدانی وەزیر یعنی پەرلەمانی کوردستان لە سەرای دووسنی زۆر ڕۆڵێکیە بووە کە مەسەن لەسەر چ بنەمایەک دەنگ بدا بە وەزیرێک بە وەزیرێک ڕەت بکاتەوە یاخود تەناوەی ڕێکەوتنی سیاسی ڕۆڵ دەبینی و پەرلەمان لەم ڕۆیت ڕۆڵێکی نییە. ڕێکەوتنی سیاسی ڕۆڵی بینیوە و هەر ڕێکەوتنە سیاسیە شەڕەنگدانەوەی هەیە بۆ دەنگدان و متمانەدانی پەرلەمانتاران بە کابینەکە بەڵام کاک حەکیمەوەی گرنگە ئەوەیە خەڵکی کوردستان بینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرجەم وەزیرەکان لە بەردەم پەرلەمان بە پێوە وەستاون داوای متمانەیان لە پەرلەمانتاران کردووە کە نوێنەرانی هەڵبژێردراوی خەڵکی کوردستانن. پەرلەمان تەنها بۆ ئەوە نییە بێی متمانەی لێوەربگری پەرلەمان بۆ ئەوەیە و کاتێ ئەرکی خۆت بەجێ ناهێنی متمانەشت لێوەربگرێتەوە. متمانە پێدان لە بەرامبەر ئەوان نییە کە جارێکی تر تۆ بکەویتە سەروی پەرلەمان و بیرت بچێتەوە تۆ شەرعیەتت لەو پەرلەمانە وەرگرتووە بۆ ئەوەی ئەرکێک بەجێبێنی ئەگەر بەجێت نەهێنا لێ پرسیینەوەت لێەکە ئەمە لە خولی ڕابردوو ڕوویدا کاتێکە ئێمە ئیستیجوابی وەزیری سامانە سروشتیەکانمان کرد لەسەر دۆسیەی گەندەڵی بۆ ئەوی متمانەی لێوەربگرینەوە بەڵام بەداخەوە هێشتا لە هەرێمی کوردستان پێکهاتەی پەرلەمانی ڕێکەوتنی لایەنەکان لە ئاستێکایە کە ئەو نیسابەی پێویستە بۆ لێسەندنەوەی متمانە لە وەزیرێک کە ئەرکی خۆی بەجێ ناهێنێ لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕووی نەداوە. عێراق ئەمە ڕووی داوە و زۆر باشیش ڕووی داوە. بەڵێ سەبارەت بە پێوەری وەزیرەکان ینی بە بۆچوونی بەڕێستان ینی دەبێت چی بکرێتە پێوەەر مەسەلەن بۆی کە لە ئێستا مەسەلەن سەیرێکی سیڤی وەزیرەکان بکەین شەهادە و پسپۆریەت و دڵسۆزی و ئەوانە تیاندا بەدیکراوە یاخود چ شتێک گرینگە بۆ وەزیرێک؟ وەک بینیومانە ئەو سێ لایەنەی کە وەزیرەکانیان ناردووە هەندێک لەو لایەنانە کێ لە خۆیانەوە نزیکە لە بڕیار بەدەستەکانی ناو حیزبەکان و لەسەر محاسەسەی ئەوەی کە کاک فڵان چەنی بەرەکەوێ و کاک فیسار کێدانێ تا ڕادەیەک بەو جۆرە دانراوە ینی ڕەچاوی و ئەم جارەش بەشێکی زۆر لەوانەی کە پۆستیان پێدراوە پۆستی وەزیری بەشی زۆریان تکرارن لە وەزیفەی گشتی ئەگەر ئەمە بۆ ئەزمون بێکارێکی باشە بەڵام ئەمە بۆ ئەوە بێ کە چنگیان گیر بێ لە پۆستی وەزارەتێک و مستەفید ببن و دەوروبەرەکەیان لیان سوودمەند بێ و پشتیان بڕوا بۆ ئەوانەی کە دایان ناون و گوێگر بن بۆ ئەوانەی کە وتویانە ئێمە ئێوەمان داناوە ئەمە کارێکی زۆر خراپە. ڕەنگە خەڵکی تێدا بێ بە ژیانی لەو پۆستەی کە ئێستا هەیەی ئەگەر هەر پۆستێکی وەزیفی بێ قەت نەگا بە
دیوانی وەزارەتێک چ جای ببێ بە وەزیری وەزارەتێک بەڵام لەبەرەوەی عایدی کاک فڵانەوە سەر بە کوتلەی کاک فیسارە چانسی بۆی دەرچووە و بووە بە وەزیر بەڵام ومێ دەکەم بتوانێت ئەدای وەزیفەی خۆی بکە ئەم هەرێمی کوردستانە جیرۆدەی گەورەی گەندەڵی و کەمی خزمەت گوزاری و داڕمانی ئابوووریەکەی و قۆرەخکردنی بازاڕەکەی و تێکەڵکردنی بازرگانی و سیاست و هەڵپەی خۆدەوڵەمەندکردنە دوای هەشت کابینە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان گوناحە ئیدی وای لێ بکرێ شایانی ئەوەیە خزمەتی بکرێ داهاتی ئەم وڵاتە زۆر لەوە زیاترەکە بەو جۆرە تەخشان و پەخشان بکرێ و چەند کەسێک تەنها پێی دەوڵەمەند ببن و تێر نەخۆن ومێ دەکەم ئەم کابینەیە و ئەوانەی بەرپرسیارەتیان وەرگرتووە لە پۆستە وزاریەکانە چونکە هەموو پۆستە وزاریەکان مەجای گەندەڵی و خۆدەوڵەمەندکردن و قۆڕەخکاری و کاری ناشەرعی و دزی و مەجای گەورەی تێدایە لەخوا بترسن لەو سوێندەی ئەمڕۆ خواردویانە لەو پەرلەمانی کوردستانە و دەستیان بەو قورئانە داناوە بزانن کە ڕۆژی لێپرسینەوە هەیە بزانن کە ئەوان ئەمانەتی کاروباری بەڕێوەبردننی خەڵک لە ئەستۆیانە نەک خۆ دەوڵەمەندکردن و چاوبوون تەنها لە تەماعی چۆنێتی چنکەوتنی بڕێکپارەی زۆر بە نایاسایی و بە حرام و بە ناشەرعی کە ئەمە هەرێمی کوردستانی داڕزانوە و ئەمە وای کردووە خەڵکی دڵسۆز لەناو ئەم سیستەمی حکومڕانیا جێی نەبێتەوە چونکە ناکرێت لە شوێنێکا کار بکەی هەمووی دز بێت تەنها تۆ دز نەبی دوای تووشی کێشە دەکەن بەداخەوە دەڵێم دەبێت دز لەم کۆمەلگایە و لەناو ئەم حکومڕانیا جێی نەبێتەوە و فەزەح ببێ نەک ئەوانەی کە بە دزی خۆیان دەوڵەمەند کردووە لەناو کۆمەلگەی ئێمە والێک بدرێتەوە ئەمانە هی ئەوەن مجامەلەیان بکەیت و لێیان نزیک ببیتەوە بۆ ئەوەی مستەفید ببی ژیان کۆتایی دێ و سەدان حکومڕان هاتووە و ڕۆشتووە و بەدەسەڵاتدار بووە و کۆتایی هاتووە بەڵام ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە کاری باشی کرد بێ لەگەڵ خەڵکی خۆی بوو بێ نەک دژی میلەتەکەی خۆی بوو بێ و خۆی دەوڵەمەند کرد بێ و دوجاریش کەوت بێتە ژێرپێی خەڵکی کوردستانەوە ئەوەی ئەمڕۆ کاک حەکیم گرنگە ئەوەیە تەنها دەموچاوەکان نەگۆڕابن ئێمە گرفتی گەورەمان لەم حکومڕانیەتیا هەیە ئاشتی هەورامی نەماوە بەڵام ئاشتی هەورامیەکی تر نەیەتە شوێنی بە هەمان عەقلیەت و بە هەمان ئەندازیاری تاڵانکردنی داهاتی ئەم وڵاتە بانقێک کە پارەی ئەم هەرێمەی تایە و مەحسوب بووە لەسەر سەرۆکی حکوومەتی پێشوو ئێستا پارەکە لەو بانقە دەرهێنرێت جێی دڵخۆشیە بەڵام نەخرێتە بانقی مەحسوب لەسەر کەسێکی تری ئەم کابینە بۆیە ئەمەمان بۆ ئەوەیە و چاودێریمان بۆ ئەوەیە خەممان بۆ ئەوەیە ئیدی تا ئێرە و بەس لێرەوە بە دەست بە گۆڕانکاری حەقیقی بکرێ بۆ چاکردنی ژیانی خەڵک کۆمەڵێک تێر کراون ئەم کابینە نەیە کۆمەڵێکی تر تێر بکە و میلەت هەر برسی بێ خەڵک هەر نەبوو هەژار بێ دەبێ ئەم حکوومەتە گوێ لە پەرلەمانەکەی بگرێ گوێ لە داخوازی خەڵک بگرێ گوێ لەو هەموو معاناتە کەڵەکە بووە بگرێ کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەڵێ سوپاس دەکەین ئەمە گرنگە بۆ کابینەیەک نەگەوەی کێ دەنگی چەنە و کێ هەفتایە کێ هەشتایە بەڵێ سوپاس دەکەین دوای ناوبرێک دەگەڕین و لای بەڕێز دووە لەسەر چارنووسی وەزارەتی سامانەست و شتەکانیش قسە دەکەین بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلا
ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی تێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێد و دڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک سۆرام گرم و لای بەڕێز سەبارەت بە چارنووسی وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەمڕۆژ بڵین وەزارەتەکە کاندیدی ناتبوو ناو پەرلەمان، ئایا وەزارەتەکە هەڵدەوەشێنرێتەوە ئەوەندەی کێوە زانیاریتانە یاخود چی بەسەر دێت؟ لە ڕاستیە ئەوەندەی کە لە نووسراوەکەی سەرۆکی حکوومەت بۆ ئێمە هاتووە دەڵێ بەم نزیکانە کاندیدی وەزارەتی سامانە سروشتیەکانتان پێشکەشەکەین، بەڵام تا ئێستا ڕوون نییە ئایا گرفتی نێوخۆییان هەیە لەوەی کە ئەنجومەنی ئاسایش سەر بە سەرۆکایەتی هەرێمە دەیانەوێت بیخەنە سەر حکوومەت دۆسیەی نەوت بخەنە سەر سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی هەر بەو ڕیتمە کۆنە بڕوە. ئەمە ڕوون نییە، ومێ دەکەمەوە ڕوو نەدا، ومێ دەکەم فعلەن گۆڕانکاری بێ لە سیاسەتی نەوتی. بۆیە تا ئێستا بۆ کەسمان ڕوون نییە ئەم پرسەکە پرسی وەزارەتی سامانە سروشتیەکانە چی لێ دێ. بەڵام دوجار کاندید نەکردنەوەی ئاشتی هەورامی کە ئەندازیاری تاڵانکردنی نەوتی کوردستان بوو بۆ چەند کەس و لایەنێک وە لە نێوانیشیان خۆی مستەفیدێکی سەرەکی بوو. من هەمیشە وتومە تەمەنا ئەەکەم لە دادگایەکی عادیلانە بۆ سزادانی و بۆ ئاشکراکردنی ئەوانەی کە داهاتی ئەم وڵاتە و نەوتی ئەم وڵاتەیان بەم جۆرە لێ کرد دادگایی بکرێن و سزا بدرێن. قەت نەیبینمەوە لە پۆستێکی سیادی وەکو وەزارەتە و تا ئێستا ئەوە ڕوون نییە ئایا کاندید نەبوونەوەی ئەم دۆسیەی نەوتەوە ئەم سیاسەتی نەوتیەوە لێ دەکات. هەندێک زانیاری باس لەو دەکەن کە و یاردەدەری سەرۆکی حکوومەتی بۆ کاروباری وزە پێدەدرێت زانیارێکی فەرمی بەم شێوەیەوە گەشت وەکو پەرلەمانتارە. ئەوەی دەوترێ ئەوەیە دەمێنێتەوە تا ئەو کاتەی دۆسیەکە بە تەواوی ڕادەستەکات، چونکە فعلەن دۆسیەکی ئاڵۆز و پڕ لە نهێنی و پڕ لە گرێبەستی جۆرا و جۆرە بێت تەسلیمی بکاوە ڕەنگە ئەوە زەمەنی بوێ. باشە بە سەبارەت بە وتارەکان چی ئەو وتاری ئەمڕۆی سەرۆکی حکوومەت چێەوە وتارەکەی پێشووی سەرۆکی هەرێمیش لە کاتی سوێند خواردنی چیان تعبیریان لە واقعی کۆمەڵگەی کوردی کرد یاخود وتارێک بوون وا نیشاندرە کە کوردستانێکی خۆشگوزەران و خەڵکێکی خۆشگوزەرانمانەیە؟ خۆی قسەکردن لەو سێکتەرانەی کە بەڵێنی چاکسازی دراتێیدا سەلمێنەری ئەوەیە کە وێرانەیەکمان هەیە ئێمە لە ئابووریە، لە داراییە، لە بازاڕە، لە خزمەت گوزاریە، لە تەندروستیە، لە کشت و کاڵە، لە هەموو بوارەکانە ئێمە گرفتی ڕیشەیی و گەورەمان هەیە.
وەکاریان بۆ استراتیژی بنیادی استراتیژی ئەم وڵاتە نەکردووە کە لەسەر پێی خۆی بوەستێ لەسەر اعتیمادی نەوت بووە نەوتیش بەداخەوە زۆرترینی داهاتەکەی بە نادیاری و بە براوی ماوەتەوە نەهێنراوەتەوە ئەم وڵاتە بەڵامەوەی بۆ من جێی سەرنج بووەوەیەکە سەرۆکی حکوومەت لە یەکەم وتاریا باسی لەوە کرد کە ئەوان حکوومەتێکی قەرزاریان وەرگرتووە من دەمەوێت لەسەر ئەمە بوەستم ئەمە لە ڕاستیە یەکەم قسەی سەرۆکی حکوومەت بێ جێی نیگەرانیەکی گەورەیە چونکە ئەم حکوومەتە قەرزار نییە تەنها قەرزاریە کە لەسەرێتی موچەی بڕدرا و براوی پاشەکەوتکراوی فەرمانبەرانە ئەگەرنا پارەی خەیاڵی لە داهاتی نەوت بە نەوتی کەرکووک و هاڤانا و بایحەسەنیشەوە ئەم حکوومەتە بردوێتی نەیداوە بە موچە نەیداوە بە پرۆژە نەیداوە بە خزمەت گوزاری موچەی بە چارەک و بە نەدان داوە پێمان بڵێن زەحمەت نەبێ ئێوە بەچی قەرزارن بۆ قەرزارن لە کاتێکە پارەی بانقەکان کە نزیکی 10 تریلیۆن دینار بووە هی بانقە بازرگانی و ئەهلیەکانی عێراق لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بردوویەتی 2 تریلیۆن دیناری خەڵک کە لە بانقەکان دایناوە بردوێتی هەموومانە لە 2014 ڕوویداوە سەرڕای ئەوەی ئێمە چەند جار بەشە بودجەمان لە 2014 و دوای ئەوەش لە بەغدا بۆ هاتووە خۆمان نەوتمان فرۆشتووە داهاتی ناو خۆمان هەبووە موچەی خەڵک کەم کراوەتەوە بەشێک لە موچە هەر نەدراوە چەند مانگێک ئەم پارانە لە کوێن هەرێمی کوردستان چەند ساڵێک کە شەڕی داعش هەبووە وڵاتان هاوکاریان کردوین پارەیان بۆ داوین ئاوارەیان بەخێو کردووە چەکیان پێداوین تەقەمەنیان پێداوین یعنی دەستکەوتیان هەبووە لە بری مەصرفی زیادە نەوتی هاڤانا و بایحەسەن ڕۆژانە نسبەیەکی خەیاڵی نەوتیان بەقەر نەوتی ئێسەی کوردستان بۆ دەستکەوتووە مانگ هەبووە هەرێمی کوردستان 900,000 بەرمیل نەوتی فرۆشتووە بەچی ئێوە حکوومەتێکی قەرزارتان وەرگرتووە ئەو پارانە لە کوێن بۆیە بەڕاستی ئەمە دۆسیەیەکە باش و ئەمە سەرەتایەکە ئەگەر ئەو میراتە خراپەی دیارنەبوون و ناشەفافیەت و بردننی پارەی ئەم وڵاتە بۆ دەرەوە لە نەوتەوە تاک و بوارەکانی تر ئەم کابینەیەش هەر لەسەر ئەم ڕیتمە بڕوە بە ناوی قەرزاری و بە ناوی کەڵەکەبوونی ئەم قەیرانانە ئەوە هەڵوێستەیەکمان پێیەکە کە ئێمە بڵین چیتان ئەوێ بگۆڕن چ گۆڕانکاریەک ڕۆداگەر ئێوە بێن هەمان سیاست درێژە پێبن باشە حکوومەتی نوێ لەمڕۆ دەست بەکارە بێ لە مانگی ئایندە ئایا پێمانەڵێن نەوت چەند فرۆشرا داهاتەکەی چی لێ هات لەکوێ لە چیا سەرفەکرێ و ئایا موچە پێشەخەن لەوەی کە پارە لە بەغداوە دێت داهاتی ناوخۆ هەیە نەوتە فرۆشن بەڵام کە دەست بەکارە بن موچە نەدراوەکانی چەند مانگی پێش و پێشەخەن یان هەر لەسەر هەمان میراتە ڕۆن و هەمان ڕۆتینیات و بەڵام ئاشتی هەورامیەکەن بە یەکێکی تر بانقی فلانەکەن بە بانکێکی تر وەزیری فلان کە هەر هەمان بە هەدەردان و تاڵانی لە سەردەمی ئەوە ڕوویداوە ئەیکەن بە یەکێکی ترم جارە لە سەردەمێکی نوێ ڕووەدا وەلایەنە پێگەێنەرەکانی حکوومەتیش ئەم وعدەیان نەداوە لە کارنامەکەیانە ئەمە نییە ومێدەکەم بەو جۆرە نەبێ نەمان ترسێنن لە ئێستەوە پێیان وابێ کە حکوومەتێکی قەرزاریان وەرگرتووە قەرزیان لە کێ کردو من تێناگەم وەم قەرزانیان بۆچی کردو بۆ موچە ئەی بۆ موچەتان نەداوە ئەی بۆ موچەتان بڕی و ئایا ئەو هەموو گرێبەستەی لەسەر مەحسوبیەت ئەو هەموو کۆمپانیا حیزبی کە هەیە ئەو هەموو بازرگانەی لەناو ئەم سیاسەت و حکوومەتە ئەکرێ بە دەرمانەوە بە نەخۆشەوە بە هەموو بوارەک سێکتەرەکانی تری بازار و ژیان و گوزەرانی خەڵکەوە بۆیە ئەم کابینەیە ئەگەر دەیەوێت بە فعلی چاکسازی بکە هەموو هاوکار و پشتیوانێ بین ئەگەر بە فعلی دەیانەوێت دژایەتی گەندەڵی بکەن و گەندەڵکاران سزا بدەن ئەو دۆسیانەی لە دەستەی دەستپاکیە فەرموو بەڵێ
یەکەمیان ئاشتی هەورامیە بەیانی تەسلیمی دادگایکەن با دڵنیابین کە ئێوە ئەوواکەن. بەڵێ سەرۆکی حکوومەتی ژووتی یەکەم خواستی خەڵک ڕوبەڕبوونەوەی گەندەڵیە و خواستی یەکەمی هاوڵاتیان شتە پێ وایە ینی دەتوانرێت ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە بە تایبەت پێشتر سەرۆکی دیوانی چاودێری دارایی لە سلێمانی بۆ بەرپرسامیشە باسیەوەی کردووە کە سەیری دەوروبەری خۆتان کە لای ڕاستان لای چەپتان پێشتان دواوەتان هەموو گەندەڵکاریان لە خۆتانەوە دەست پێ بکەن پێ دوایە ینی دەتوانرێت ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە؟ ئەوانە دەتوانن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە کە خۆیان گەندەڵیان نەبێ و گەندەڵیان نەکرد بێ. بەداخەوە من ڕەنگە ئەزمونێکی ناخۆشم هەبێ لەگەڵ سەرۆکی کابینەی نوێیەما کە لەسەر ئاشکراکردنی گەندەڵی لەسەر نەوتی عینزالە لە کاتێکا دۆسیەیەکی سزایی یاساییە لە دادگای نەزاها دادگا منی سزادا لەسەر ئەو دۆسیەیە کە گەندەڵی بردن و داگیرکردنی نەوتی عینزالەم ئاشکرا کرد و 100 میلیۆن دینار سزایاندام و دۆسیەی تری گەندەڵیش ومێ دەکەم ئەم قۆناغا بەو جۆرە بێ کە ئیرادەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بە فعلی بخەنە کار. بەڵام دوجاری ژەیڵێمەوە بەرەنگاربوونەوەی گەندەڵی سزادانی گەندەڵکار بە کەسی پاکە کرێ کە خۆی گەندەڵ نەبێ. ئەوانە لە وڵاتە دەتوانن بەرەنگاری گەندەڵکاران ببنەوە. ئەوەی لەگەڵم نییە و مستەفید بووە سزای بم بە ناوی گەندەڵیەوە. بەڵام لە پەنای خۆمە گەندەڵی گەورە هەبێ مادام لەسەر خۆم حیسابە ئەوە چاوی لێ بپۆشم و بەردەوام بێ. ئەمە پێی ناوترێ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بە قوربانیکردنی هەندێک کەس کە گەندەڵی بۆ کردوون گەندەڵکاری گەورە دەرباز کرێ مەش پێی ناوترێ بەرەنگاربوونەوەی گەندەڵی. زۆر باشە. سەبارەت بەوەی کە لە وتارەکەی سەرۆکی حکوومەت باسی لەوە کامە دووە ڕێگەنادرێ بەرپرسانی حکومی پێگەی خۆیان بۆ بەکاربێن و مەسلەی بازرگانی و بەڵێندەراتی لە بەرپرسانی حکوومەت قەدەغە دەکرێت پێ دوایە تەنها بۆ بەرپرسانی حکوومەت یاخود بۆ بەرپرسانی حیزبیشە کە مەسەلەن ئێستا لە کاری بازرگانی وەبەرهێنان بەڵێندەراتی دەستێکی باڵیان هەیە. ئەگەر ئەم حکوومەتە بەرەنگاری ئەو بەرپرسانە ئەبێتەوە چه حکومی چه حیزبی خەریکی بازرگانین و پێگەی حکومی و حیزبیان بەکارهێناوە بۆ خۆدەوڵەمەندکردن و دزی و قۆرەخکردنی بازار و وەبەرهێنان و زەوی مساتەحە و پرۆژەی سەقەت من ئامادەم کە زۆرترین زانیاری و بەڵگەی بدەمێ بۆ ئەوەی کە ئەمە بەرەنگاری ئەمە ببینەوە. ئەسڵەن ئەبێ بپرسی لەم هەرێمی کوردستانە کێن ئەو بەرپرسە حیزبی و حکومیانەی کە پێگەیان هەیە و خەریکی بازرگانی نایاسایی و ناشەرعینین بابێن خەڵاتی گەورەیان بکەین. کێ هەیە خەریکی ئەمە نییە؟ ئەبێ بین ناوی ئەوانە بێنین ئەگەر هەبێت کە کۆمپانیایان نییە کە بزنسیان نییە کە پارەیان لە دەرەوە نییە کە بە ناوی ئەموو ئەوە خەریکی بازرگانی گەورە نین پرۆژەیان وەرنەگرتووە پرۆژە بەردەوام وەرناگرن خەریکی سەفەقاتی گەورن. ئەسڵەن ئەبێ بڵێ کێ خەریکی ئەوە نییە با خەڵاتی کەین وەکو کەسی نەزیه لە وڵاتە هەمویان خەریکی ئەوەن. ئەگەر ئەوە ڕاست بێ وڵا بێ کوردستان تەلبەن کەین و بیکەین بە زیندانێک بۆ ئەو هەموو دزەی کە ئەم وڵاتەیان واوێران کردووە. هەر کەس پێگەیەکی هەبوو بێ بەکاری هێنابێ بۆ خۆ دەوڵەمەند بوونمی بووە بۆ وەرگرتنی پرۆژە بووە لەسەر مەحسوبیەت لەسەر ئەساسی ئەوەی کە لە فڵان نزیکە و تەندەریان پێداوە پرۆژەیان پێداوە بیرە نەوتیان پێداوە ئەرزیان پێداوە چیان پێنەداوە تەنها ئاسمانەکە ماوە تا ئەویشیان بە هەوای پیسی کارگە و کارە ناشەرعی و نایاسایەکانیان پیس کردووە. ومێ دەکەم ئەم کابینەیە ئەو ئیرادەیە بخاتە کار. بەڵام دوجاریش دەیڵێم بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ڕێگری لە گەندەڵکار بە گەندەڵکار ناکرێ بە کەسێک کە کرێ خۆی گەندەڵ نەبێ. من ملیارێ دۆلارم دزی بێ چۆن محاسەبەی یەکێک بکەم کە ملیۆنێ دۆلاری دزی بێ. بەڵێ ئەی لەبارەی قۆڕەخکاریەوە ینی کە پێشتر بەڕێزت چەندجارێک باس لەوە کردو کە تەنها مەسەرەن لە مەسلەی جگەرە و ئەوانەشدا مەسەلەن کۆمپانیا حیزبی هەیە لە هەردوو لە مەسەلەن قۆڕخیان کردووە لە مەسلەی دەرمان
لە مەسلەی بازرگانیەکانی دیکە چۆن دەکرێت ینی ئەمە کۆنتترۆل بکرێم قۆرخکاری کە کۆمپانیا حیزبەکان ئێستا لە کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستانە ئەنجامی دەدەن. ڕەنگە ئەم جارە قۆرەخکاری بە شێوەیەکی منەظەمتر و ڕێک و پێکتر بکرێ، گروپێک تۆکمە بە ناوی یاسا بە ناوی کۆنتترۆلکردنی ئەم بوارانەوە بێن جۆرێکی نوێی گەندەڵی بکەن بەو ئاشکراییە نەیکەن کە ناوی کاک فڵانی مەکتەب سیاسی و کاک فیساری مەکتەب سیاسی و کۆمپانیای فڵانی سەر بەکێ و بەکێ ڕەنگە بێن بە منەظەمتری و بە موئەسەساتی دەوڵەتی ئەم جارە جۆرێکی تری گەندەڵی بکەن بۆیە ئێمە ورد چاودێری ئەوەکەین کە بەڵێنی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بزانین چۆن دەبێ و دۆسیەی گەورەمان لە بەردەستە دەیخینە دادگای نەزاها دەیکەین بە لێپرسینەوە و لێپێچینەوە بزانین ڕاستەکەن کە ئەیانەوێ گەندەڵکار سزا بدەن و قۆرخی بازار نەهێڵن و ئەوانەی بەرپرسیارەتی حکومی و حیزبیان هەیە دەست هەڵگرن لەم کارە ناشیرینە بزانین لە ئایندا ئەمە چۆنە بێ کە ئومێدمان وایە تەمەنامان وایە باش ببێ و بەو جۆرە ببێ. باشە بەسەر خۆت ئومێدت بەوەیە کە ینی زمینەی جێبەجێکردنی ئەم کارنامەیە مەسەرەن ئەگەر ئەمڕۆ لە پەرلەمان خوێنراوە چنە بەڕێزوتت کاتی تێدانیە و کابینەکەش خۆی 3 ساڵ و 3 مانگی لە بەردەم داماوە زمینەی جێبەجێکردنی هەیە بە بۆ چوونی بەڕێزت؟ ئەگەر ئەو ئیرادەیە کە هەیە بەکاری بێنن و بە فعلی ڕازگۆ بن لەگەڵ دروشمەکانی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکار و گەندەڵی و ڕەحمیان پێ نەکەن نەیان پارێزن بەڵێ زۆر زۆر ئاسانە. دوای 29 ساڵ لە حکومڕانی دوای 8 کابینە چ بەهانەیەک هەیە بۆیە وڵاتە باش نەکەین؟ چ بەهانەیەک هەیە دز هەر گەورەتر و دەسەڵاتدارتر و دەوڵەمەندتر ببێ؟ بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە کۆبوونەوەکەی سپەی پەرلەمان هەیە بەڵام فەرموو قسەکان تاوە. قسەکەم ئەوەیە ئێمە ئەزمونێکی خراپی تاڵمان هەیە لەگەڵ ئەم عەقلیەتی حکومڕانی و ئەم کاراکتەرە سیاسیانە. ناتوانین بە ئاسانی بڕوایان پێ بهێنین کە ئەمانە ئەهلی چاکسازی و ئیسلاحن لە کاتێکا خۆیان تۆمەتبارن و خۆیان بەرپرسیارن لەوەی لە ڕابردوو ڕوویدا و ڕاستە و خۆ بێ یان ناڕاستە و خۆ بەڵکو بە ئاگا هاتبنەوە بەڵکو بە هۆش هاتبنەوە پێیان وابێ بۆ ئەوەی بمێننەوە ئەبێ چاکسازی بکەن بۆ ئەوەی بەردەوام بنە بێ گەندەڵی بنە بڕ بکەن بەرەنگاری ببنەوە ئەیتە تێر ببن کاکە تێر ببن ئێوە ئەگەر لە ئێستەوە هەتا 100 ساڵی تریش بژین هەموو دەوروبەرتان و بنەماڵەتان و پشتا و پشتان هایلای ڤژی دەلێگەڕێن بە ئەو خەڵکە قوڕ بەسەرە موچەکەی بە کاتی خۆی وەربگرێ بە ئەم هەموو دووکەڵ و ژەهرەی ئێوە هەڵنەمژێ بە ئەم هەموو دەرمانە خراپ و مەوادە ئێکسپایرن نەخوا ئێلێگەڕێن خواتان گرێگەر دوای 29 ساڵ تێر نەبوو بن سەهمی شەریکاتی گەورەی دنیاتان هەیە نەوتان لە ژێر ئەم ئەرزە بڕی. بەڵێ سوپاس دەکەین دوا پرسیار سەبارەت بە کۆبوونەوەکەی سپەی سەرۆکی نوێی پەرلەمان دەست بەکار دەبێت بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ بەپێی کارنامەکە سبەینێ ئەو پەرلەمانتارانەی کە بوون بە وەزیر بە دیلەکانیان پاش ئەوان دێن سوێندی یاساییە خۆن و سەرۆکی نوێی پەرلەمان دکتۆرە ڕێواز هەڵدەبژێردرێ. بەڵێ دواتر دەستنە پشووە تاکو پانزەی ئەم مانگە خولی یاسادانان درێژ بۆتەوە لە دوای ئەوە خولی یاسادانان ئەوەستێ تاکو دوومان تاکو مانگێک و 15 ڕۆژ. بەڵام کارەکانی تری پەرلەمان و لیژنەکان هەمووی وەک خۆی دەست بەردەوامە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز.